لەسەر 52,000 دینار سێ کەس کوژران. خانەیەک لەسەر ڕێگای کۆیە لە هەولێر دوو گەنجی عەرەب بە ئۆتۆمبیلێکی جۆری توێتا لاند کرۆزەر دادەوەزن تاوەکو بەنزین تێبکەن. کاتێک کە بەنزینەکە تێدەکەن بڕێکی کەم لە بەنزین بەسەردەستی کارمەندی بەنزینخانەکەدا دەڕژێت. دواتر کە بەنزینەکە تێدەکەن و کاتی حسابات دێت، گەنجە عەرەبەکان دەڵێن ئامێری پێوانەی بەنزینەکەتان تەواو نییە. چۆن دەبێت ئەم تۆزە بەنزینەی تێمان کرد کاتە 52,000 دینار. کارمەندی سەر ئامێرەکە چەند جارێک وڵامیان دەداتەوە، بەڵام گەنجەکان دەست دەکەن بە دروستکردنی دەمەقاڵە و لەگەڵ کارمەندەکە دەبێتە شەڕیان. دواتر هاوڕێیەکی کارمەندی بەنزینخانەکە دەچێتە ناو شەڕەکەوە، تووڕە دەبێت و دەچێتە ژووری پاسەوانی بەنزینخانەکە. چەکێکی کلاشینکۆف دەهێنێتە دەرەوە و تەقە لە دوو گەنجە عەرەبەکە دەکات و دەیان کوژێت. ئەو شایەت حاڵانەی شەوی ڕابردوو بینەری ئەم ڕووداوە بوونە بە پۆلیسیان گوتووە کاتێک گەنجەکە بە کلاشینکۆف دەزڕێژی گولەی کرد، دوو گەنجەکە کوژران، بەڵام ئەو هەر تەقەی دەکرد و فیشەکێک بەر هاوڵاتیەکی دیکەش کەوت کە هیچ پەیوەندی بە ڕووداوەکەوە نەبووە. بەپێی زانیاریەکان ئەو هاوڵاتیە لەسەر جادە وەستا بوو تاوەکو تەکسی بگرێت و بڕواتەوە ماڵەوە، کەچی گولەی بەرکەوت و گیانی لەدەستا. دوو گەنجە عەرەبەکە یەکێکیان پاڵەوانی لەشجوانی عێراقە و ناوی حەموودی ڕیازە، بە دێوی عێراقیش ناسراوە. هاوڕەکەشی کە کوژراوە هەر عەرەبە، بەڵام تاوەکو ئێستا ناوی و ناسناوی ئاشکرا نەکراوە. ئەو هاوڵاتیەش کە لەسەر ڕێگای گشتی وەستا بوو ناوی سعد ئیسماعیلە، تەمەنی 49 ساڵە و کوردە، پیشەی بۆ یەخچێتی و باوکی دوو کوڕ بووە. کەسوکارەکەی تا درەنگان نەیانزانیوە کە سعد چی لێ بەسەر هاتووە و دەڵێن لە ڕێگای تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە زانیومانە سعد کوژراوە. ئەمە چیرۆکی شەڕەکەی دوێنێ شەوی هەولێر بوو. دوا بە دوای ڕووداوەکەش پۆلیسی هەولێر بڵاوی کردەوە کە تۆمەتباری سەرەکی تاقەکردنەکە دەستگیر کراوە و وێنەکەشی بڵاو کردەوە. پۆلیس باسی لەوە کردووە کە لێکۆڵینەوەکان لە ڕووداوەکە بەردەوامە و خوێنی هیچ کەسێک بە فیڕۆ ناچێت.